بیری چۆتەوە نەسەبی خۆی چییە بۆ لەبەرەوەی ئەوروپیەکان خۆیان نەسەبیان نییە زۆر کەمە نەسەبتیانە چونکە لەوێ خێزان نییە شتێک نییە ناوی خێزان بێ سێمەکە بمانێت زەواجکەینە بێت چی بکەین ئەبێ کۆمەڵی پیاوی پیاوانە کە هەمووی خاوەنی هەیبەت و ویقار و قسەیە کۆی بکەینەوە بیبین بۆ ماڵی ئافرەتەکە بڵین ئێمە ئەم هەموو پیاوە هاتووی نەگە ئافرەت داواکەین ئەمە چییە سەلمێنێ ئەو ئافرەتە ئێوە بە نرخە بۆ ئەم هەموو پیاوە کۆ بۆتەوە هاتووە داوایەک هە لە ئیسلامە ئاوا ڕێز لە ئافرەتەگرێ ئەوەڵێ نییە لە کافتریای بینێ گوڵێکی بۆ شوقەکە ئەو چی ئەوە مافی ئافرەتە لەوێ ئەوە ڕێزگرتنە لە ئافرەت لەوێ ها یا کوپێکی پێ ئیتر ئەخواتەوە نسکافەیە هەرچی هەیە ئەڕوا پیاکێشە لە بەردەمیا داهانیشێ ئەتوانم بوو ناسم سناپەکەت مەیتێ ئەمە ڕێزگرتنە لە ئافرەت نا لە ئافرەت لە ئیسلامە ئەوە ڕێزەکەیەتی ئەبێ ئەم هەموو پیاوە کۆ ببنەوە ئەنجا ئەوە لەو لاشەوە کۆمەڵە ژنی ژەیە ئەمە هەمووی کۆ بووەتەوە ئەوێ ئەم ئافرەتە داواکە ئەم ئافرەتەی بۆ چییە بۆ تێرکردنی حەزەکانی لەگەڵ کوڕەکان نە ئەی بۆ چێتی خزمایەتی دروستەکە نەوا خاتەوە بەڵام لەوێ نەوەڵا ئەڕۆین جەوێ گۆڕین وینەوە هەر شتێکی زۆر طەبیعی ئەمە نەبێ نرخە لە لای جاسە کێ ڕێزی لە ئافرەت گرتووە ئەمێ موسڵمان یا ئەوان بۆیە موسڵمان قەت سەر شۆڕ نەکات لە ئاز ئەو قسانەیە کاوانەیەکەن ئەسڵان پەنجە بکا بە چاویانە ئەسڵان بەوان بڵێ ئێوە بێنرخترینی ئومەتەکانن ئێوە کە خاوەنی ژنەکانی خۆتان نین هی ئەوە نین پۆز لەسەر ئێمەیە لێبن و باسی فەزلی خۆتان بکەن بەسەر ئێمەیە ئێوە کە لە دەخێزانتانە هەشتان لە دە مناڵتانە هەشتان نازانێ باوکی کێ باوکێتی هی ئەوە نین بێن قسە لەسەر ئێمەکەن ڕەخلە لە دینەکەمان بگرن سوکایەتیمان پێ بکەن نە ئێوە بێڕەوەشترینی گەلەکانی سەرزەوی